بێگومان ژاڵە هەتاکو ئەمڕۆ یەکێکە لە کارە زیندووەکان و ئەویش دووبارە ئەکاتە ئەزمونێکی نوێ کە چونکە زۆربەی کارەکان لە دەرەوە وێنەی گیراوە وێنەگرتنیش و تاوبوون و بە بەرهەمهێنانی ژاڵە گەر بە هەڵان نەچوو بم ساڵی 1985 بوو بەڵام 86 ساڵێک حجز کرا لە ئستودیۆ یعنی لە تەلەڤیزیۆن کەرکووک دواتر نمایش کرا کە نمایش کرا بەکو بیستم خۆشم لە کەرکووشم ینی ئەوم زانی کە ئێوارەی لێ ئەهات لە ڕەمەزانە نمایش کرا کە ئێوارەی لێ ئەهات کەس لە بازار نامە هەموو ڕۆشنەوە بۆ ماڵەوە بۆ بینینی ژاڵە سلێمانیش بە هەمان شێوف بەڵێ سلێمانی ئەڵم و یەکەمین جاریش بوو تا ئێسش ئەتوانم ئەوە بڵم یەکەمین جار بوو وێنەی من و جیهاد دڵپاک و کاوەی ئەحمەد میرزا و عومەر دڵپاک و ئەمانە لەسەر شۆزەکانە دانرابوون بۆ فرۆشتن قسەی کۆتایی ڤار دەیکات.